ڕێکخراوی دۆستایەتی نێوان کورد و ئەرمەنی دیارە میرەبان کورد و ئەرمەنیەکان مێژوویەک پێکۆگریان ئەداتەوە دەتوانین بڵێن لێکچوونێکی زۆر لە نێوان کورد و ئەرمەنیەکاندا هەیە لە ڕووی ستایلی کۆنەکانی جلوبەرگەوە لە ڕووی مێژوو تایبەتی ئەو مێژووی کە هەرێکێک لە کورد و لە ئەرمەنیەکان بە شێوازێک لە شێوازەکان بە پرۆسەی جینۆسایددا تێپەڕیون و لەگەڵ ئەوەشدا لە هەردوو وڵات هەم لە کوردستانی تە بە هەمان شێواز ژمارەی بەرچاو لە عێراق و کوردستاندا ئەرمەنیەکان بوونیانەیە هەم لە وڵاتی ئەرمینیش بە هەمان شێواز ژمارەی بەرچاو لە کوردانی لێ هەم کوردانی ئێزیدی هەم بەگشتی نەتەوەی کورد لە ئەرمێنیشدا مینیاشدا بوونیە جا ئێمە ئەمڕۆ بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە ڕێکخراوی دۆستایەتی نێوان کورد و ئەرمەنی میوانداری زۆر بەڕێز هێمن مامەڕەش سەرۆکی ڕێکخراوی دۆستایەتی کوردی ئەرمەنیمان کردووە کاکێمە سڵاو لێ بەربانی باش کاگەمن سڵاو لێ ئێوەشبانی ئێوەش باش و زۆر سپاسانەکەم زۆر بەخێر بە کاگێمن دەستپێک بە سەرەتا هۆکاری دروستبوونی ئەم ڕێکخراوە بپرسیم بۆچی ڕێکخراوی دۆستایەتی نێوان کورد و ئەرمەنیتان دروست کرد بۆچی پێک هێنرا چ شتێک وا دەکات کە هەوڵی نزیکبوونەوەی زیاتری کورد و ئەرمەنیەکان بدەن بەڵێ ساڵی 2015 کە هاوکات بوو لەگەڵ سەتەمین ساڵیادی جینۆسایدی ئەرمەنەکان بۆ یەکەم جار دوای 100 ساڵ لە جینۆسایدی ئەرمەنەکان ئێمە ئەو کاتە لە ڕێکخراوی گەنجانی کوردی نێودەوڵەتی بە وەفدێک سەردانی ئەرمینیامان کرد لەو مەراسیمە گەورەیە کە بۆ بۆنی یادی 100 ساڵی جینۆسایدی ئەرمەنەکان بە بەشداری زیاتر لە 67 سەرۆکی وڵاتانی جیهان و وەفدی زیاتر لە 150 وڵاتی جیهان بەشدار بوون. ئێمەش لە سووسێکی ئەو مەراسیمەدا وەکو وەفدێکی ڕێکخراوی گەنجانی کوردی نێودەوڵەتی بەشدار بووین و لەوێ ئێمە پێشتر لەسەر خەت بووین لەگەڵ فیدراسیۆنی لاوانی ئەرمینیا بەشداریمان کرد و تازە گوڵینەی ڕێکخراوەکەمان و گەنجانی کوردستانمان بە ئاڵای کوردستانەوە لە ڕیزی تازە گوڵینەی وڵاتانی تر لەسەر مۆنومێنتی جینۆسایدی ئەرمەنەکاندانە. ئەو بەردەوامی ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی ئەوێ و لەگەڵ بە تایبەتی لەگەڵ بەڕێز ئاتۆم مخیتاریان کە سەرۆکی فیدراسیۆنی لاوانی ئەرمینیایە بیرمان لەوە کردەوە ئێمە چۆن بتوانین ئەو تێکەڵاوی و ئەو پەیوەندیانە نزیکتر بکەینەوە بە پەیوەندیەکان ببینە ئاستێکی تر سیرمان کرد کۆمەڵێک هۆکار هەیە کە ئێمە بیر لەوە بکەینەوە کە ڕێکخراوێکی دۆستایەتی لە نێوان هەردوو لادا دروست بکەین. مێژوو پێمان دەڵێ کە ژمارەیەکی بەرچاو لە کوردانی ئێزدی ساڵانێکی زۆرە بە سەدان ساڵە لە ئەرمینیا دەژین لە ماوەی تەمەنی دەوڵەتی عوسمانیدا بە چەندین شێواز بە چەندین شەپۆڵ ڕاوندراون دەرکراون و پەنایان بردوێتە بەر ئەو وڵاتانە بە تایبەتیش ئەرمینیا کە دراوسەیەکی نزیکی تورکیا بووە دەوڵەتی عوسمانی ئەو کاتش بووە و ئەمە وای کردووە کە ڕێژێکی زۆر کورد لەوەیە بیت. دووە بیرمان نەچێ یەکێک لە کۆنتترین ڕادیۆکانی کوردی کە بە زمانی کوردی پەخشکراوە بەشی کوردی ڕادیۆ یەریڤان بووە ڕەنگە باپیرانی ئێمە ئەوە لە من و تۆ لە بەشێک لە بینەرانش باشتر بزانن کە بەشی کوردی لە ڕادیۆ یەریڤان چ ڕۆڵێکی هەبووە لە پاراستن و زیند و ڕاگررتنی زمان و کەلتوری کوردی بە تایبەتیش ئەو ڕادیۆیە میوزیکی کوردی و میوزیکی فۆلکلۆری و وەکو دەڵێ ئەو شێوازی گۆرانی و موسیقای و ئاوازانەی کە لە ناوچەکە هەبووە بە زیندوی هێشتویانەتەوە و لە ناو ڕادیۆکەدا شانۆی کوردی هەبووە یعنی لە هەفتەی چەند ڕۆژێک بۆ کاتێکی دیاریکرا و چەند دقیقەیەک شانۆی ڕادیۆیی هەبووە ئەوە ڕۆڵێکی هەبووە. دووەم کۆنتترین ڕۆژنامەی کوردی کە ڕۆژنامەی ڕێاتازەیە هە لە ئەرمینیا دەرچووە لەلایەن کوردەکانەوە و کۆنتترین فیلمی کوردی فیلمی زارا کە چەند دقیقەیەکی کورتە ڕاستە کورتە بەڵام بە کۆنتترین فیلمی کوردی دادەندرێتن هەر لە ئەرمینیا بەرهەمهێنراوە یعنی کۆمەڵێکی وە سەیری ئاواز و هونەر و فۆلکلۆری ئەرمەنی بکەین لەگەڵ ئاواز و هونەر و فۆلکلۆری کوردی زۆر لێک نزیکن. هەندێک گۆرانی هەیە ئێستا ئێمە لە تەمەنی خۆمان هەر لە گۆرانی بێژ و لە هونەرمەندە گەورەکانی کورد جێمان لێ بووە بەڵام ئێمە کە چوینە ئەرمینیا سێرمان کرد لە سیدیە کۆنکۆنەکانیان لە قاوانەکانیان ئەو ئاوازانە بە ئەرمەنی گۆرانی پێوتراوە. ئێمە دەبوو مناقەشەمان لەگەڵ دۆستەکانمان لە ئەرمینیا ئێمە دەمان گوتەوە ئێوە لە ئێمەتان بردو ئەوانش دامان گوت ناوە چەند سەد ساڵ ئێمە هەمانە گرنگەوەی ئێمە دیارە تێکەڵاویەک و هاتوچۆیەکی مێژووی لە نێوان هەردوو نەتەوەدا هەبووە لە هەمووی گرنگتر ئەوەیە هەردوو میلەت لە ناوچەکەدا لە ماوەی 120 ساڵی ڕابردوودا تووشی گەورەترین شاڵاوی جینۆساید بوونەتەوە ئەرمەنەکان لە ساڵی 1950
کە لووتکی جینۆسایدی ئەرمەنەکان لەو ساڵەدا ینی گەورەترین تاوانە بەرامبەر ئەنجام درا زیاتر لە ملیۆنی نیوەک ئەرمەن جینۆساید کراوە و ئێمەش سیرەکەین لە ئەمفالەکان و لە ساڵانی 60 بەدواوە ئەو هەموو شاڵاوێکە لەلایەن ڕژیم باسەوە هەندێک لێکچوون و شت هەیە لە نێوانماندا دەتوانین پەرێ پێ بدەین بڕیارماندا ڕێکخراوی دۆستاتی کوردی ئەرمەنیدا مەزرێن بەوەی ئەو پەیوەندیانە درێژەی هەبێت. لێکچوونەکان زۆرن لە چەند لایەنێکی جیاوازەوە. چۆن ڕێکخراوەکە کار لەسەر ئەم لێکچوونانە دەکات وە گرنگی کارکردن لەسەر ئەم خاڵە هاوبەشانەی نێوان ئەرمینیا و کوردستان چی دەبێت؟ بێگومان گرنگی دەبێت لەبەرەوەی ئێمە ماوەیەکی زۆر بوو ئەو دوو وڵاتە هەم هەرێمی کوردستان هەم ئەرمینیا ئێمە هەر لە دوورەوە دەمابیست ئەرمینیا هەیە شارێکی پایتەختەکەی یەریڤانە بەڵام ڕەنگە ئەو تێکەڵاوێ نەبوو بێ جا بەم ساڵانەی بۆ دوایی بەهۆی تێکەڵاوبوونی بیان بەخۆی پێشکەوتنی تەکنەلۆجیا و زانینی زۆرتری زانیاری و ئەو دەرفەتانی کە هاتنە پێشەوە بۆ سەردانیکردنەوەوانە بەڵام ئێمە لە ڕێکخراوی دۆستاتی کوردی ئەرمەنی کۆمەڵک دەرفەتی ترمان ڕەخسان بنمونە لە یەکێک لە فستیڤالەکانی گەلاوێژ لە ساڵی 2016 فستیڤاڵی 2016 لەگەڵ برادرانی ڕێخەری فستیڤالەکە ئێمە هەوڵماندا شتێک بکەین ڕۆژێکی تایبەت بە کورد و ئەرمەن لە فستیڤالەکە تەرخان کرا وەفدێک لە ئەرمینیاوە هات مامۆستای زانکۆی تێدا بوو سەرۆکی سنتەری ڕۆشنبیری جیاجیای تێدا بوو و سەرۆکی فدراسیۆنی لاوانی ئەرمینیا تێدا بوو کۆمەڵێک چالاکیان کرد و جێگیری سەرۆکی ئەنستیتیۆی جینۆسایدی ئەرمینیا هاتبوو لە پەنەڵەکانی ئەو فستیڤاڵی گەلاوێژ مناقەشە لە کرا لەسەر لێکچوونەکان و هەموو ئەو شتانێک کە لە نێوان کورد و ئەرمەن هەیە و ئمە ساڵانە لە ساڵیادی جینۆسایدی ئەرمەنەکان و لە دوای 2015ەوە هەموو ساڵێک وەفتمان هەیە دەچین بەشداری لە ساڵیادی جینۆسایدیان دەکەین هاوکات دەچینە دامۆزراوە و دەستگا ئەکادیمیەکانیان و ئەو پەیوەندیانە پەرە پێ دەدەین دوای ئەوەی کە ئێمە زۆر داوامان کرد لە هەرێمی کوردستان پەیوەندیەکان پەرێ پێ بدرێت چەندین جار لە ئەرمینیا لە ناوەندە ئەکادیمیەکان بە تایبەتی لە پەرلەمان داوامان کرد ئەرمینیا هەوڵ بداتن ئەو پەیوەندیانە لەسەر ئاستی سیاسی و دیبلۆماسیش پەرە پێ بداتن ئەوە بوو 2 ساڵ زیاترە کۆنسولخانەی گشتی ئەرمینیا لە هەرێمی کوردستان کرایەوە کە ئەوەش ڕۆڵێکی باشی هەیە لە زیاتر نزیک بوونەوە و هەوڵمان داوە لەگەڵ کۆنسولخانەی ئەرمینیا زۆر سەردانمان ڕێخستووە بەیەکەوە لەگەڵ جەنابی کۆنسۆل لە ماوەی 2 ساڵی ڕابردوو سەردانی زانکۆکانمان کردوە سەردانی زانکۆی سەلاحەدین کۆیە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەڵەبجە سەردانی کۆمەڵێک چوونێتە ئیداری ڕاپەڕی بۆ ئەوی بتوانین ئەو پەیوەندیانە پەرە پێ بدەین. بەڵێ کاکە من زەربوونی پەیوەندیەکانی نێوان ئەرمینیا و کوردستان بە تایبەتی پەیوەندی دیبلۆماسیەکان تا چەندێک کاریگەری دەبێت لەسەر ناساندنی دۆزی کورد بە جیهاندا تا چەندێک کاریگەری دەبێت لەسەر زیاترکرانەوەی کوردستان بەڕووی جیهاندا؟ یەکێک لە هەرە ئەکتیڤترین نەتەوەکانی ناوچەکە بۆ لۆبیکردن ئەرمەنەکانن ئەوەندەی ئەرمەن لە وڵاتان پەرش و بڵاو بوونەتەوە ئەوەندە لە ناو ئەرمینیان نیە ئەمە بەهۆی ئەو شاڵاوی ڕاوەدونان و جینۆسایدکردنی کە لە ڕابردوودا هەبووە و بەهۆی بارودۆخی ئابووری ئەرمینیا لە دوای هەڵۆشانەوەی یەکێتی سۆڤێت زۆرێک لە خەڵکی ئەرمینیا ڕویان کردە ئەوروپا وڵاتانی تر بەڵام ئێستا لە ئەوروپا و لە وڵاتانی تر بەشی کاریگەری جالیەی ئەرمەنی ڕۆڵێکی بەرچاویان هەیە ئێمە دەتوانین سوود لەوان وەربگرین بە تایبەتی لە چۆنیەتی ناساندنی کەیسی جینۆساید ئەوان سەرکەوتوو بوونە لە ناساندنی کەیسەکەیان و ڕۆژ بە ڕۆژ وڵاتانی جیاجیا هەموو ساڵێک چەند وڵاتێک دێنە سەر ئەو قەنەعەتێک کە جینۆسایدی ئەرمەنەکان بە جینۆسایدێکی بەڕسمی بناسێنن بۆ ئێمە دەتوانین سوودیان لێ وەربگرین لەو مەسەلەیەوە دەتوانین هەموو ئەو پەیوەندی کەلتوریانەی کە ئێمە باسمان کرد خەڵکی تر بێتە سەرخەت و ئێمە هاوکاریان دەبین بۆەوەی بتوانین ئەو پەیوەندی کەلتوری و ڕۆشنبیریانە پەرە پێ بدەین لە 3 ساڵی ڕابردوودا هەموو ساڵێک لە فستیڤاڵی کەلتوری گەلان ئێمە دەرفەتمان ڕێخستووە بۆ تیپی هونەرەمەلیەکانی سلێمانی بە هەڵپەرچیەوە بۆ چەند تابلۆیەکی جیاجیا بەشداریان کردووە لەو فستیڤاڵانە و جێگای ڕەزامەندی و دڵخۆشی ئامادەبوانی ئەوێ بۆ زۆر جاریش کە هەڵپەرچەکانیان ئەبینی بە ئەستم جیاوازیان دەکرد لە نێوان هەڵپەرچەی ئێمە و ئەوانیان جلوبەرگەکان خۆیان ساڵی یەکەم ڕۆشتین ساڵی دوم داوایان کردو ساڵی سێم داوایان کردو گوتمانەوە دیارە
ئەوانش هەست بۆ نزیکیە هەست بەو نزیکە دەکەن و خۆشحاڵن بە ئامادەبوونی ئێمە لەوێ و تاوکو ئێستاژە و پەیوەندیانە بەردەوامە. یەکێک لە پرۆژەکانی تریشمان ئەوەیە ئێمە لە کاتی خۆی لەگەڵ هونەرمەند زیرەک میرا پرۆژێکمان گەڵاڵە کرد ئەو ئامادەی خۆی دەربڕی باوەیکە پەیکرێک تعبیر لە جینۆسایدی کورد و ئەرمەن بکە بە دیاری لەلایەن گەلی کوردەوە پێشکەش بە ئەرمینیا بکرێت لە یەکێک لە پارکە هەرە دیارەکانی ناو یێریڤاندا بنرێتن. ئەمە وەکو پرۆژەیەک بۆ بەڵام ئەم چەند شەڕی دوایی کە ڕوبەڕووی ئەرمینیا بووە و بارودۆخی ئابووری جیهان و شەڕی ئۆکراینەوە ئەوانە تۆزێک ئەو خاویە خستە سەر پرۆژ، بەڵام پرۆژەکە وەکو خۆی ماوە و قونسولی گشتی ئەرمینیاش لەسەر پرۆژەکە کاتی خۆی خۆشحاڵی خۆی دەربڕی وتی ئەمە دەکرێت باشتر ئیشی لەسەر بکرێتن و دەکرێت لە داهاتوودا جێبەجێ بکرێتن، بەڵام بە خۆتان بارودۆخەکە باشتر دەزان. باشە کاگە من هەندێک کات بەڵگە و دەستنووز و هەندێک بابەتەیە کە لە نێوان وڵاتەکانە هاوبەشە بۆ نمونە بەشێک لە وڵاتێک بە خۆی دەزانێت بۆ نمونە کوردستان بە خۆی دەزانێت ئەمە لە دیۆ هونەرێکەشی بامان شێوە ڕاستە. ئەم ڕێکخراوە کار دەکات بۆ یەکلاییکردنەوەی ئەم بابەتانە؟ خۆی ئێمە ڕێکخراوێکی پەیوەندین بۆ دروستکردنی پەیوەندی دۆستایەتین لە نێوان هەردوولا، بەڵام مەسلەی ئەکادمی دەتوانێت ببینە بەشێک لە دروستکردنی ئەکادمیستانی نێوان هەرێمی کوردستان و ئەرمینیا. ئێستا ئێمە لەبەردەست لەگەڵ کۆمەڵێک سەندیکا و ڕێکخراوی تر قسەمان کردووە چۆن لە یەکتریان نزیککەینەوە. ئیشیمە ئەوەیە چۆن لە یەکتریان نزیککەن، بەڵام کە گەیشتنە سەر مێزی گفتوگۆ خۆیان دەتوانن باشتر لە یەکتر بگەن. بەنمونە ئێمە لە خەونی ئێمە ئەوەیە ڕۆژێک لە ڕۆژان هونەرمەندانی کوردستان لەگەڵ هونەرمەندانی ئەرمینیا بەیەک بگەێنین و بەڵکو پرۆژێکی هاوبەشیان هەبی، فیلمێکی هاوبەش لەسەر جینۆساید، بەڵکو میوزیک زانەکان لەسەر مەسەلەی هەندێک وەک خۆت لەسەر هەندێک ئاواز و بەرهەمی هونەری قسە بکەن و ئەگەر یەکلاژ نەکەنەوە چۆن بتوانن ئەو تێکەڵاویە بە شێوازێکی ئەکادمیتر هەڵسەنجێنن و هەتا فیلمسازان بیرمان لەوە کردوەوە کە چۆن بتوانین ئەو شەڕ و هینەی نێوان ئازەربایجان و ئەرمینیا بەسەرداهات کاتی خۆی بیرمان لەوە کردووە چۆن بتوانین تیپی هەڵبژاردەی ئەرمینیا ئەگەر ئەرمینیا وەکو وڵاتیش نەهێنین هەڵبژاردەی یەریڤان بهێنین لە هەولێریان لە سلێمانی لەگەڵ تیپی تۆپی پێی سلێمانی و هەولێر یاریەک ڕێک بخێن و داهاتەکەی بۆ ڕێکخراوێکی خێرخوازی بێتن وەکو ئەوانی تالاسیمیا یاخۆت ڕێکخراوی منداڵ پارێزی ئەوانە سوودی لێوە بگرن. کاکە من کوردانی ئەرمینیا ئەوان تا چندێک هۆکار یان خۆت کاریگەریان دەبێت لەسەر نزیکبوونەوەی ئەم پەیوەندی نێوان ئەم دوو وڵاتە ڕێی ئەوان چۆنە یاخۆت هەوڵی ئەوان چۆنە سەبارە بەم پرۆسە سەبارە بە نزیکبوونەوەی ئەرمەنەکان و کورد لە یەکتر؟ کورد زیاتر ئەوەی من بزانم چەند سەد ساڵێکە لەوێن ڕۆڵیان هەبووە لە دروستکردنی ئەو پەیوەندی ڕۆحیەکە لە نێوان خۆیان و ئەرمەنەکان هەبووە. دۆستایەتێکی زۆر گەرم و گۆڕ لە نێوان کوردانی ئێزیدی و کوردانی غەیرە ئێزیدیش کە لە ئەرمینیا هەن لەگەڵ ئەرمەنەکان هەیە و ئەرمەنەکانیش ڕێزیان لە کورد گرتووە، ڕادیۆیان بۆ کوردونەتەوە، کتێب بە کوردی دەرچووە، ڕۆژنامەی کوردی هەبووە و ئیستەش لە سەردەمی ئێستەشدا ماف دراوە بە کەمەنەتەواتەکان لە ناو ئەرمینیا. بە نمونە دوو پەرلەمانتار هەیە، یەکێکیان لەسەر ناوی کورد لە سێکیان لەسەر ناوی ئێزیدیەکان، بەڵام لە ئەسڵدا هەردووشیان هەر کوردن. لە پەرلەمان بوونیان هەیە، دەنگ و ڕەنجی خۆیان هەیە و ئەمانە ڕۆڵێکی بەرچاویان هەیە، ڕۆڵێکی بەرچاویان هەیە لەوەی کە بتوانن ئەو پەیوەندیانە پەرە پێ بدەن و کوردانی ئەرمینیا هەمیشە خواستیان ئەوەیە کە لە نێوان ئەرمینیا و هەرێمی کوردستان ئەو پەیوەندیانە گەشە پێ بدرێتن و بۆ ئەوەی ئەوانش بتوانن باشتر لەگەڵ ئەرمەنەکان لەسەرخەت بوون بۆ کۆمەڵێک پرۆژەی تر لە ئایندەدا کە بەیەکەوە ئەو دۆستایەتی نێوان هەردوو نەتەوە لە ناوچەکەدا پەرە پێ بداتن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان، زۆر سپاس بۆ هێمن مامڕەش سەرۆکی ڕێکخراوی دۆستایەتی کورد ئەرمەنی. دووبارە سپاس بۆ بەڕێستان. بەخێر بکاک هێمن.